بەردەوامی قەیرانی دارایی و نەبوونی موچە کاریگەریەکی گەورەی لە سەر بازاڕەکانی هەرێمی کوردستان دروست کردووە. بەشێک لە دوکاندارەکانیش لە سەید سادق بە بۆنەی نەبوونی کڕیار و بێبازاڕیەوە ناچاربوون دوکانەکانیان دابخەن. دوکاندارێکیش دەڵێت تەنها لە بۆنەکاندا بازارمان باشە، دوای بۆنەکان بازار نییە و جوڵەی بازار کەم دەبێتەوە. پێشکردنەوەی دەرگای قوتابخانەکان بەڕاستی کرێی دوکانەکانمان بە ئەستەم بۆدرا و پێم وایە دوای کڕینی پێداویستی قوتابیان پێم وایە دوای ئەوە بازار بوەستێت. یعنی هەندێک جار چەندین جار بیرم لەوە کردوتەوە کە وازی لێ بێنم، یعنی بڕۆم بەلای ئیشێکی ترەوە، بەڵام کە دەسەیتە هەر ئیشێک یعنی بە هەمان شتە. قەیرانەکە هێندە کاریگەر بووە ئەم چەند ساڵە بە حکمەوەی کە من دوکاندارم لە بازاڕم، یعنی ڕۆژانە چەندین کەس دێتە لامان مناڵەکەی پێ ئەڵێ وڵاهی بۆ نمونە جانتایەک بایی 10,000 ئەڵێ بۆ خوا هەرە 5,000 پێ، یعنی ئەمەش ئەکەوینە حاڵەتێکەوە نازانین چی بکەین. زیاتر لە 3 ساڵە قەیرانی دارایی هەرێمی کوردستانی گرتووەتەوە بۆ هۆیەشەوە داهاتی تاک بە ڕێژەیەکی بەرچاو ڕووی لە کەمی کردووە. ئێستا من سەوای ئەم دوو دەفتەرمەکە تەنانەت لەسەر 500 لە بینی من و فرۆشیارەکە هەم ئەوش حەقیەتی لەبەرەوە بەکرانێک کرێت تا تێتە ئێرا بە ئێمە بیفرۆشرێ، ئێمەش حەقمانە کە بەگران ناتوانین بیکڕین لە ئەوان. طبعا ئێمە هاتینەتە قەناعەتێک تازە قەیران لەسەر ئێمە ئاشکاوەتەوە ئەبێ هەچۆنێک بێ بیکڕین لەسەرمانەکەوێت بەڕاستی لە خۆمان ئەگرینەوە تەنان لە دەمی خۆشمان بۆ مناڵەکانمان لەبەرەوە مناڵەکان پێ بگەی، بەڵام بەداخەوە لە کاتێکا مناڵەکانمان پێگەی سا من برازای خۆم هەیە زمانی ئینگلیزی تاواکردن نەک مامۆستای ئینگلیزی کەچی چاوەڕێی وەکا کرێکاریی دەستکرد کرێکاری دەست ناکرێت، زمانی ئینگلیزی لە زانکۆی سلێمانی تەواو کردە و هیچ دەست ناکرێت. ئابووری ناسێکیش دەڵێت ئەم قەیرانە کە کوردستانی گرتووەتەوە هێندە قەیرانی سیاسیە، قەیرانی ئابووری نییە. ڕاستی لە وڵاتی ئێمە هۆکارەکانی دروستبوونی قەیرانی ئابووری یەک دوو هۆکاری زۆر زەقلە پشتیوێتی. یەکەمیان نەبوونی پلان و سیستەمێکی گونجاو بۆ ئابووریەکەمان. ئێمە ئابووریەکەمان ڕاستی سیستەمی ئابووریمان سیستەمێکی وێڵ سیستەمە، تو نازانین لەسەر چ بنەمایە کارەکە. یەک دووش هۆکاری تاکسەرچاوەی داهاتی ئەمەیە کە بە ڕەهایی پشتی بەستۆ بە چی پشتی بەستۆ بە نەوت و داهاتەکانی نەوت و سامانی سروشتی و هەموو کەرتەکانی تری پشتگوێ خستووە. بە دڵنیاییەوە ئەم قەیرانە جوڵەی بازاری نەکەم کردوەوە، تەواو خاو کردوێتەوە. ئەتوانین بڵێ نەک لە ساڵ 50 لە خوای لە ساڵ 50 خەڵکی بازار جوڵەی بازار کەم بۆتەوە. ئەم قەیرانە مەترسیەکانی زۆر، مەترسی سیاسی هەیە، مەترسی کۆمەڵایەتی هەیە، مەترسی ئابووری هەیە. من بەڕای من ئەوەنەی هۆکاری سیاسیە، ئەوەنە هۆکاری ئابووری نییە بۆ دروستبوونی قەیرانە. داخستنی ئەم دوکانە ڕەنگە لای کریاران تەنها نەمانی دوکانێک بێت لە بازاڕەکەدا، بەڵام لای خاوەنی دوکانەکە داخستنی هیوا و نەمانی سەرچاوی بشێوی ژیانی بوو لە دوکانەکەدا. سوەی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.